بەنای خوای گەورە و میرەبان ساڵتان لەبێ بینەرانی عزیز و خۆشەویست، من ئیبراهیم زیادم پێخۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتی ئێوەی عزیز و خۆشەویست شادەمەوە. خۆشەویستان، ئەمڕۆ باسی چاولێکەری دەکەین. دەڵێن جارێکیان قازێک و قەلێک باڵەکانی خۆیان گۆڕیەوە، بەڵام نە قازەکە توانی بفرێت و نەقەلەکەش توانی مەلە بکاتن. جاری وای ئینسان چاو لە کەسێک دەکاتن، ژیانی خۆی وێران دەکات، ماڵی خۆی وێران دەکات بەدەستی خۆی خۆی تووشی قەرز دەکات، خۆی تووشی مەینەتی دەکات، خۆی تووشی ئازار دەکات. ناکرێ من چاو لە تۆ بکەم. خوای گەورە مرۆڤەکانی جیاواز دروست کردووە، بە جیاوازیەوە ژیان جوانە، بە جیاوازیەوە ژیان خۆشترە. ڕەنگە من لە بوارێکا سەرکەوتوو بم، تۆ لە بوارێکی دیکەدا سەرکەوتوو بی. ئەگەر من و تۆ پیشەکەی خۆمان بگۆڕینەوە، بێگومان هیچ کامێکمان سەرکەوتوو نابین. تۆ پەرە بدە بە تواناکانی خۆت، تۆ هەڵ بدە تواناکانی خۆت بەرەو پێش بەی لەو بوارەی تیدا سەرکەوتووی. بۆیە چاو لە ژیانی هیچ کەسێک مەبڕە و تەقلیدی هیچ کەسێک مەکەوە. من ئەمڕۆ لەسەر چاولێکەری قسە لەگەڵ بەشی لە وڵاتیانی شاری هەولێر دەکەم، با بزانم سەرنج و تێڕوانینی وان چییە. ئێوەش بیسەر و بینەر بن. سڵاو لێ بەخێر بێ سەرچاوم ڕێستان برا گەورە. ئەمڕۆ باسی چاولێکەری دەکەین. چاولێکەری تۆ بە باش دەزانیان بە خراپی دەزانی؟ والله بە خراپ دەزانم. خەرک ئادی خەرک ئەم چاولێکەری زۆر خراپە. ئەڵام خەرک هەموو بیتە چاولێکەری. ئەڵان کابراایك شتش دەکڕی، کابرای جیرانی پێی ئەسوودە دەرێکاکە کۆ کڕیتی دەبێ مش بکڕمەچی دەرێ دەبێت لە بچی شتش وچوی ئەوە بکەی. لە حەسوودیان ئەوش دەیوە چووی ئارێ بەخوای ئەوە عالم هەموو هەلیاتە عالەمارێکوانە هەیە شتێکی دەکاتە دووشی سێکی چاشت هەموو خەرکەکە و هەلیاتی. بەس لە حەسوودیان هەموو لە عسوودی بەشەر هەموو هەلیاتی خەرچی ئەوڕۆ 150 مەگەکو خەرگ هەموو هەلیاتی. باش ئەو لە ڕووی دەرونی و خراپ نیە. بە چون خراپێ لۆ خەرک زۆر خراپ. باشە دیلۆ چاولێک دەکەن. ئێوە خەرگ ئەو هەلیاتی خەرچی ئەوڕۆ هەموو هەلیاتی مام خۆ بەدەستە تو نییە. خەرگ هەموو خەرگ ئەو هەلیاتە. ئەو پارە ئە ژیانی خەرچەمە گۆڕی. پارەوەی لێ کرد؟ ئەو پارە هەموو ژیانی خەرچی گۆڕی. وەچ پێشترێوانە بوو. لەگە ئەو پارەی ژیانی خەرچەمە گۆڕە. پێشتر خەرگەوانە بوو؟ نا خەرگەوانە و پێشتر باشتر بوو زۆر. بەس ئەو پارە هات لەگە ئەو پارەی خەرگ ڕاست گۆڕە. ئێستا ڕۆژ بە ڕۆژ باشتر دەبیان خراپتر؟ وەڵڵا زۆر خراپتریش دەبێت. باشە ئەتوو بۆ نمونە خانووت هەیە سیارەت هەیە، ئەم ناتوانم دەکرێ من چاولە تو بکەم خۆم بێخمە ژێرباری خەرج دەچی زۆر تانی زەختت لەسە دەکەن خێزانەکەت زەخت لەسە دەکەن لێلو ئەوە هەیتیان ئەوە تو نیتت ئەوە. باشە ژن زۆرتر چاولێکەری دەکەیان پیا و ژن و زەلام هیچ فەرقی نییە. وەڵڵا ژنەکە بەتەوای ژنەکە بەس زەلامەکەش ئاگای لە کاسبەکە ئاگالی نابین نەکو ژنەکە دەری ئەوە هەموو ژن دەری خەنافەی بگۆڕە کەواتەری ناوماری بگۆڕم شتێکی ئەوارێ وەڵڵا ئەوە بشینە هیچ عیبیشی نییە هەموو شتەکە لە چاولێکەریە. ماری فرانییان کردی دەبی وەچوی بێ کابرا دەری ئەو تۆ ئەو شتێک کڕیا دەبێت ئەو شتێک کڕێ ئەو هەیە ئەو هەیە هەموو چاولێکەری بوویتە چاولێکە. گەنجەکانش مەخۆ جارێ و موبایلەکەی دەستی زۆر باشە و سارێک پێش ئێستا کڕیتی هەیە کابرا موبایلی جوانی لە دەستە کابرا هەیە بەس ئەو ئایفۆن لە دەستە دەبی لە ئەویش بچی بکڕی هەموو چاولێکەری. دەرەوە بۆ نمونە ئەو موبایل ئەم ساڵ دەرچوو دەبێت ئەوەی هەبیتن هیچ لەگە مۆدی دەڕوە لەگە مۆدی دەڕوات چ موبایلەکەات ئەلان چ موبایلەکەات ئەل ئایفۆن 13 دەکرد 4 دەکرد لەگە مۆدی دەڕوە. بەخوای لەوانەیە پارەی باشی لە بەرچی نەبی پارەی باش نییە هی لە دەی بکڕی دەی بکڕی خەڵک بەنەوە عاشق نامان. ئارێ وەڵڵا هەیە دەورەمەندیەوە هەیە فەقیریش کابرانی تەمەشای خەرچ دەکە ئارێوە تەمەشا دەکات. ئەوە خراپ نییە لە بۆ منداڵیش ئەو منداڵە زوودارەکەش لە خەرکەکەش خاچی کۆمەرگایەکەش هەموو ئەوهای لێتەوە خەرکەکە هەموو چاولێکەری دەکات ئەلان کابراەکە ئایفۆن لە دەستە من برم بچم تەمەشایی وکەم ئایفۆنی بکڕم ناتان نابێ کابرا لە ئیشێکا سەرکەوتووە دەبینی خەڵکەکەشکا چاوی لێ دەکات دەوێت ئەویش وەچوی بەڵام ناتوانێت وچی ناتانوەتیشی ناتانەوە بکە هەنی خەرکەکە هەموو چاولێکەریان ئەم بەخوای کابراگە و گۆ باون شتێکی دەفرۆشە تۆ ئەگەر بەس بزانانی قازانجیە کابرا لە تو خراتر دادەنیت ئەشەی دادەنی ئەوە لە بازار ئەو قەنەعات نمایە هەموو قەنەعات سێ هەموو بڕوامان کزک بتەوە پێشتر نمە دەرە ئیمانی مرۆڤەکان ئیمانی ئێمە مسلمان کەم بووە کەم بۆ زۆرش 1970 ئەوە کو بە خۆتیکەینەوە وڵڵا کو بە قۆت و خەرکەکەەوە تازە لێ ناتوە هەتا ئەو پارە لە گۆڕێ ئارێ ئەڵڵا هیچزاران لێ گرام بۆ دۆلارش گران بۆ دۆلارە هیچەوە ڕۆ هەر خەرکەکە هەر ڕاست بوو ئەوە
دۆلارەکەیان زۆر گران کردەوە. ئێستا پێت وانە ئەگەر خەڵکێک بێتە بازار دلار بگۆڕێتەوە خەڵکێکی دیکە ببینێ ڕەنگە هەر ئیشی بە گۆڕینەوەی پارەش نەبی بەڵام بێ بگۆڕتەوە برادر هەیە ئەلێکیان تەمەشای دەکاتێ بزانێت کو چەندی دەگۆڕتەوە چەندی ناگۆڕتەوە لە دوی دەگەڕێ هەیە بزانێ هایتی زۆری هەیە کەمی هەیە ئەوە دێتن تەمەشای دەکاتێ تەمەشای دەکاتێ بزانێ هەیە ئەلێرە گۆڕیتەوە کابرا ڕۆژتاری و چەندی وەرەقە گۆڕیتەوە تاقیبی دەکات وین کشت پێ دەکات ئەوە خەرکەی ئەوە ئینسان بە چاولێکەری باشە چاو لە خەڵکی دیکە بکە یان بە چاولێکەری ژیانی وێران دەبێت ژیان وێران بۆ جارێ بەتەمای چاوم لە ڕەمی خۆیە بەگشتی باش چاولێکەری دەکەین ئینسان کە چاو لە خەڵکی دیکە دەکا ژیانی باشتر دەبیان خراپ دەبێت والله جا ئەوە خوا دەزانێت ژیان دیکا باشە باشەران خەڵکەکەیە بۆ نمونە ڕۆژانە بۆ نمونە داهاتی 10,000 دینارە 15,000 دەچی ئۆتۆمبیلێک دەکرێت سیارێک دەکرێت چاو لە برایەکی دەکاتن خۆی دەخاتە ژێر قەرزەکەوە ژێر خەرزەوە لۆ چاولێکەری خراپە دیکو قەت چاولێکەری نێ ڕۆژێ ڕۆژێ خوا ڕزقەکی دایە شکرانەی لەسەر بکە ئەدی وەنیە بە هەموو دنیای توبی ناچێ بنێرە چێ واچی ئەو هەولێرە بە هەموو یەتوبی هەر زەرەر دەکەی ڕۆژێ و ڕۆژێ خوا ڕزقەکەت داتێ شکرانەی لەسەر بکە ئەگەر شکرانەی لەسەر نەکەی خراتن بەسەدی بە بڕای تو چاولێکەری زۆرە کەمە بەخوازە هەیە زەرە دەکات چاولێکەری بکە ئارێ وڵە زەرە دەکات ئەدێم پارێت تو خەرکەم نەشت دەمەوە دیەوە زەرە نییە ئەدیەوە قازانجە چاولێکەری مەکە لە قەندەر تااقەتی خۆت بڕۆ دێ هەموو زادەرن پیری پێشنیان دەرێن لە قەندەر بەڕی خۆت لە قەندەر بەڕی خۆتە تو پێڕاشە لۆ زیادە ڕوویەکەی ئەمە خوای گەورە چەندی بەنسیبە من کردبی هەر ئۆندەیە ڕۆژێ و ڕۆژێش قەنەعاتم هەیە ئەو دنیا هەموو ئێمنا ئەو پێت برێ مەگە قەنەعاتش لێ با دنیا هەموو ئێتوبی بەجێی دێنی چێ واچی ئەوەی لێ خواشنەکە زەرمەندە ئارێ وەڵڵە هەر هەموومانە ئارێ وەڵڵە ئەوەی لە خوای بکەیتەوە ئەوی دی درێ باسی چاولێکەری دەکەین با بزانین چاولێکەری باشە یان خراپە والله طبعا من حەز لێ نییە چاولی هیچ کەسێ بکەم هەرچی شێ بێ حەزم لێە بەس خۆمە حەز دەکەی وەک خۆت بی حەزەکەم وەک خۆم باشە چاولێکەری بە باش دەزانی یان بە خراپ دەزانی وڵایی حەز ناکەم چاوکەری بە باشی نازانم ناوەڵە لە چ شتێکا بە باشی نازانی بە خوددا لە هەموو شتێکە ئێستا مەقسەد بۆ نمونەت و ئەوە ئیشە دە و ئیشەیە من بۆ چاولێت و بکەم ئەو ئارەزووی خۆتە خۆ چ کار دەکەی قەسابم ڕەنگە تۆ لە قەسابیە سەرکەوتوتر بی من نەزانم ینی پارچە گۆشتێک بۆ بڕم بەڵام ئەگەر ومایکە بدەمە دەستە و ڕەنگە نەتوانی پامێک بگەێنی ڕاستە کەواتە هەر کەسەمان بە پیشەی خۆمان دەتوانێت وڵای من ئەخە بۆ یەکا دەرێم حەز ناکەم چاو لە کەس بکەم هەر خۆشم ئەو ئیشی خۆمەوە خۆم هەرم ژاردەوە قەسابی هەنی حەزم لێەوە خۆ وەک قەسابەشی گرنگی بە خۆم بدەم حەز ناکەم چاو لە کەس بکەم لە قەسابیە سەرکەوتووی ئینشاءڵڵا باشە لە ڕەوشتە حەز دەکەی چاو لە چێ بکەی هەمیشە کەسانێکن لە ڕەوشتە زۆر باش بوونە نمونان خەڵک نمونەی باشان پێدێنێتەوە تۆ لەوەیە دەتەوێت وەکو چێبیان حەسوودی بە چێ دەبەی با بڵێن ئللا قورعان خوێن بەدەست خۆم حەزم لێ ینی حەسوودی بە قورعان خوێنەوە مەقسەد بۆ نمونە لە جێیەکە تو دەچێت تازیەک دەچێ مارێک ینی مشکیلەیەکەیە دوو سوورەتە قورعانە خوێنی کابرا دەری سار دەبێتەوە هیچ دەری نامین ینی وەک برێت چۆن سیارە حەماوە هەستێ دوای ئایپیاکەی سار دەبیتەوە توژی شێ نابی ئارێ لەگەڵ قورآنە بینت چۆنە باسی قورآن نازانم بەڵام دەتوانین جێی لێ ڕابگری ئارێ وەڵە زۆر مەراقم مەقسەد کابرای وەک تو دێ یعنی بۆ نمونە بەحس قورآنەکە من حەزم لێیە جێی لێ ڕاگرم ینی بەجددی نەکەر ئەوە هەبەی مالی جێی لێ ڕاگری و ئەوەی نەکی ئەی ئامۆژگاریت بۆ منداڵەکانت یان بۆ هاوڕەکانت چیە دەربارەی چاولێکەری چیان پێ دەڵێ وڵی حەزم لێوە خۆم بن تەبیعەت خۆم حەزم لێوە خۆم بنە گەوانش تەبیعەتیان وەک من نەبێ ئەوکەی خۆیانە لە هیچ شتێکا لە ژیاندا چاو لە هیچ کەسێک نەکردووە زەرەر کردی جارێک چاو لە کەسێک کردبی بەخوای خە زەرەرەکەی چاو لە خەرکی
سبوو نمونە تو من ئیشیتون پێ ناکری سەیەکدا قەژە ئیشەیتون پێ ناکرێت توژەوە ئیشەی منت پێ ناکری چاولێکەریت کردی زەرت کردوی ئەرێوەڵە زۆر ئەرێوە دەتوانین بۆمان باسکە لە وەڵی لە سیارە لە سیارەی ئەرێوە چۆن ئەخسە چاوم لە کابرایە کردو پارەمەوە بە سیارم کردێت لەو سیارەکردینە زۆرم زەرت کردی پەشیمان بیوە ئەرێوە لا فەوری پەشیمان بوومەت حەز ناکەم زەرت کرد چاولێکەری باشە خراپە خراپە لەبەرچ خراپە قسمەکە قسمەتی خۆی دەخوا ئەدیگوت چاولێکەری مەسەرن کۆم عسوودی بەتوو بم بنێمەوە معاشی 20 وەرەقەیە من نیتم ئەوە دەکات چاولێکەری یعنی چاولێکەریشەوەیە ئەم ئیشەکی بکەم کابرا فەڕۆن لە دوم بێ ئیشەکەی بکە ئەدی دەتوانێت زۆر جار خێزان هەڵدەوەشێتەوە لە ماڵەوە خەرک تووشی بەتاکید وایە خەڵک تووشی مشکلە دەبێت ئادیکم معاشی نێ پارەی نییە دەبینی ئێستا زۆر بەی حای لە تەلاق و تەلاقکاری لە گۆڕێ لە بەچ لە گۆڕێ لەبەرەوەی لە گۆڕەیە کابرا پارەی نییە وەڵڵای گەنجەیە ئەمن دیتیتم لە زادی دەڕوا ئەو هادەکە دەیشێتە لەبەر چییە بەرشی بەتە ئەدی کابراگە بەرچی تێیدابی و بتانی شیلۆ مۆزە چلۆ مندالی بکرێت بتانی ئیشەکی بکە لۆ هایە ئەو زغارەی لۆم فرێدەم پرسیارشکەم هەیە دەستت خۆش بێ پێت وانە زۆر جاران ئافرەتێک کە دەچێتە ماڵی خزمێکیان ماڵی خوشکێکیان ماڵی کەسێکیان دەبینی دیکۆراتەکەی ماڵەکەی ئەو ماڵە زۆر جوانە باشە دێتەوە دەڵێ ئێمنیش دەمەوێت بیگۆڕی بۆ شەوە ئازەوی ڕەنگە لە ڕەنگە لەسەر لەگەوەی لەگە مێردەکە تووشی چێشەبی کێشە دەبێت تاکی دوایە ڕووی زۆریش ڕوویدایە لەسەر دەرمان و دەرمانکاری ئافرەتان و بەخۆی مەسەن دەبینی کابراگە ئێستا من ڕۆژێ برێن 20,000 دەکەم 25 دەکەم خێزانەکەم داوا لە من بکە برێ ئەرێ پیاوەکە ئەو سەلام ئەو ژنای زیرانمان ئەو های کردی ئەو های کردی بە وەرەقە نایەتە دەرێ ئەت وەرەقەکەم دێ بچم نەدەم چاوی خۆم دەم بە تاکیدەوە بەم دەکرێ دەبتە مەشکیلەمان و ناخۆش خێزان دەبێ مشکیل سە باشە قەت چاو لە کەس کردی زەرت کردبی نەخێر ئەم معنە دەکە عسوودی من کووە شتێ ئینسان بۆ بۆ شەهێتی ڕازی بیتن و چاو لە کەس نەکە حەمدی لە ڕازیمە کە دێمە دەرێش قسمەتی خۆم دامە دەستی خوای باشە ئێستا بەگشتی چاولێکەری زۆرە کمە زۆرە بەتاکیید زۆرە مەسەن کابرا دەوەرە من دەدەوێت بینایەکی بکە هەر دەستی دە تەنیشتەوی خانەکەی خۆی تێک دەدا و دەیکاتە بینە بەزە زەرەر کاو قازانکە ئەوە ئەوەی خۆیتی ئەدی باشە لەبەر ئێستا چاولێکەری زۆر بۆ لەبەرچی ئەخر بخۆی مەسەلە کردزانین چیان هەمووی حەسادەتە ئەدی حەسادە نییە ئەمن مەسەرم بدێم ئەمن ئێستا ئەو کابرا سیارەکی جوانی هەیە ئەمەش بچم قەردی بکەم و فەردی بکەم و بینە و بەردە مالی فرۆشم مشکلی زێر و لەگە ئافرەتی خۆم کە بمێ ئەوەی دروستکەم ئەوە دەبتە مشکلە بە تاکی دەبێت سەراتی باشە ڕێنمایی چییە بۆ منداڵەکانی خۆت هەموو جارێکیان پێ دەڵێ مندانی من هەتا ئێستا ئەو شتانیان نییە الحەمدلله هەر بە خۆیان چاو لە کەس ناکەن لەبەرەوەی الحەمدلله هەم لە کولێت تەخەروجیان کردێ و هەموو هیچ خۆیان دەکەن و منداران کوی بێنت کووە والله الحەمدلله لەخوای بە زیاد بی 35 سارە 40 سارە زەوازم کرد هەتا ئێستا بای ئەوەندە لەگاڵ زەمینە لێرەوەی پێ دەرەی تەمەشا دەکات دوایە دەنێم ئافرەتەکەم خۆشتم دێت بابزانم چاولێکەری بە گشتی بە باش دەزانیان بە خراپ وڵا چاولێکەری شتێکی خراپە ئەوجا لە ناو هەردوو ئەوەکە هەیە زەلام هەیە و دەیکا و ژنیش هەیە ئێمە ناو مبایلانی جاری وایە کابرا دێ لە بۆ خێزانی کرێتی مبایلی بە دەوەڕقەی دەکڕیای کرێسیشە کرێتیشە مبایل دەستی بە دەوەڕقەی دەکڕی دەوەڕقە و سێز دەوەڕقەوە ئەوە چییە چاولێکەریە پێیان گوتی ئەوە بۆ مبایلی باش پێێت و خانیت نییە لەو لای هزار مشکلی کە هەیە کرێی خانوود نەدابێ مێ بزە بدا کابرا یەک کرێخانەکەی دا دەی فکرکاتەوە کرێخانەیەشکە حازرکە ئەوە دەچی مبایلی دەکڕی چاولێکەری ژیانی بەشێک لە خەڵکی وێران تاوان بەرەوەڵات چاولێکەری ئەتوو بچی آخر مبایل پێ بێ نەفرێ دیکە مبایلەچکەی پێ یا بچی سیارە آخر سیارەت پێبی نەفرشکە سیارەکی لە تو باشتری پێ چاولەکەی ناتگەێن تێی شتێک
خۆت لە ئاسایی کەس کردیتەوە لە خۆی بە زیادبی چاوم لەو شتانە نییە من نانە لە خۆی بە خۆت بی ئەی بزەبت نەفەر خۆی بێ جوانترە ئەی بۆچی دروست کرای منم تو یاوایە لە نێو ئافرەتان زیاتر چاولێکەری زۆرەیان ئافرەت یان پیاوان پیاو بە بۆنەی مەشغوڵیەوە زیاتر چاولێکەر نییە هەیە تێیدایە پیاویش ناڵێم تێیدا نییە بەس ئافرەت زیاترە مەشغوڵێتی ژیان نییە و نازانێت چۆن پێیا کرێ و زیاتر ئافرەت چاولێکەرە تێدەگەی؟ بزەبت زیاتر ئافرەتە چاولێکەری زیاتر لەوە ئەوی باشتانی ئینسان چاولێکەری وا بکە لە عیبادەت ئەمنۆم پێ باشە نەک چاولێکەری لە قەدێ شمەک و پۆشاک و شتانە من قناعتم بۆ شتانە نییە وەڵڵا لەبەرەوەی مۆدیل دەڕوا مۆدیل دەڕوا ئارە وەڵڵا بە چاولێکەری خەڵک تووشی کێشە دەبیتن ئەین زۆر جاران دەبینی خەڵکێکەیە بۆنە باسی جلوبەرگت کرد لە جلوبەرگا دەوێت تەقلیدی کەسێک بکاتەوە ڕەنگە ئەو پارەیەکی باشتر و زۆرتی دەستکەوێت ئەو پارەکەی بۆ شێوازە نەبێ وا دەکاتن کە خۆی تووشی قەرزداری بکاتن خۆی تووشی بارودۆخێک بکە کە دواتر بە ئاسانی لێ دەرنەچێت خۆی دایم ئەو شتانە تووشی نەخۆشی نەفسی دەکات چاولێکەری چکە لەبەرەوە تو دەبین ئێستا ئەو پیاوە تقریبان ئێستامە 25 سال زیاتر پێکۆینە ئەو دیارە ڕاتبەشی محدودی هەیە ئێتەمەشا پیاوەشی دیانی خۆمان بکە ماشەڵڵا وەزعی باشترە تووشی نەخۆش نەفسی دەبی ئەدەدا نیسان لە خۆی قەناعەتش دە بۆ خۆی دروست بکە سەری نایشی پێدوانی ئێستا چاولێکەری زۆر بووە حیسابی نییە زۆر بووە زۆر ئێستا یەک لەوانە زۆر بوو ئێستا فەرمو خەرک ئێستا دوکاندارین ئەشتای دەفرۆشین خەرک پارەمە نەداتێت لۆ بەشی ناکە دەچی پارەکەی لە بۆ مارێ بە زیاد و سرف دەکە ناتوانێت عقیم بدا ئێستا ئەوم دوکانداران هەیە پارەمە قەردار نامەدەنێ زۆر بەخرای پارەمەدەنێ خەڵکی پارەت قەردار و بەخراپی پارەکە زۆریش تۆ یەک لەوان پیاوە ئەگەی لێ فەرموها تەمەشاکە حسابەتێکمانەیە کتابە بینە تەمەشاکە ئەوان هەموو قەردا ئەوم حسابەتە خەرک پارەمە ناداتێ باشە خەرک لە بەرچ لە بەوەی پارەی نییە یان خۆی بە ئەنقەس پارەکە ناداتەوە تەکالیفی ژیان زۆر بوو تەکالیف گەلە زۆر بوو ئێستا هەمووی بوویتە مەساریف باش لەگەوەی کە قەردارتە تووشی کێشە نەبوو هیچ قابلە بەس دەبی خۆمە کڕکەین خەمە جێمان دیارە ناتوانین مەشاکلی لەگە خەڵکی دروست بکەین زۆر مساعدەشت کردی هاوکار زۆر حسابی نییە بەجە پێمان گوت یاگە دەینەوە بینەوە نای نێوگەردن ئازاوی بەڕاستی چکە تو هەموو جارێ بنووسە ئێستا فەرمە کتابەتەوە دەویستن کتابەشی بنووسە دەکرێت کاکەمەی نۆگەردن ئازاوی خۆ حافز بقرا خلاص بڕاوە ئارێ وەڵڵا بێزار ناکە قابلە دوامە بە خۆمان مەسەفمان زۆرە ئەمە کۆمەرە نەفرین ئەمە مەساریفە پێت باشە خەڵک بەگشتی لە چ ڕوویەکە چاولێکەری بکاتن ینی چاولێک خەڵکی دیکە بکات لە چ ڕوویەکە ئەز دەکەم ئەو پرسیارەی لە کاکە سلااو لێبێ بەڕێز برێک ئەحواڵتان باش باس دەکەم سپاس چاولێکەری لە چ ڕوویەکە خەڵک چاولە کەسانی دیکە بک باشە و برادرە دەرێ ئەو پرسیارەی لێ بکە والله ئەمڕۆ کاگەر بتەوێت ژیانێکی ئارام بژیر بە خۆت دەزانین لەو هەموو مەشاکلی دنیا و عالەمی لە شتی باش چاولێکەری بکەیت وەکو عیلم وەکو دین وەکو شتی باش عنی والحاصل ئەتو شتێک بکەی کۆمەلگای پێش خەی نەک بەبەڕەلایی و بری وەڵی ئەوە چیە من پێش دەکەوم دوو لە ڕووی تو هەتا ئێرە ڕوودکەی ئەوە چێ کچ و ژن و مەشاکل دروست دەبێت ژن تەلاقەدرێت لەسەر ئەو شتانە تەراق دەدرێ ژن تەلاق دەدرێت لەسەر شتانە چاولێکەری لەسەر چاولێکەری دەبینێ هاو دەستە خوشکەکەی ئەوەکەی شتێکی خراپ لەبەر دەکە ئەویش سەبر دەوێت چاو لە بکاتەوە ئێمە مسلمان نخۆ هەموو ئەخلاقمانەیە و کۆمەلگایشی مسلمانی کولتوری کوردیش هەر لە مسلمانیش گەرە کولتوری کوردی ڕێگە بە خۆڕوودکردنەوە بەڕڵایی نادات هەندێک ئەو چاولێکەریانە وای نەکردیە کێشە زۆر بیت کێشە هەر زۆر بە کابرا فەقیرە ئەمبارێکە لە بازار ڕۆژی 15,000 ئیش دەکەیان ناکە بەشی خواردنەکەی ناکە ئەتوو بچی چاو لە دەوڵەمەندێک بکەیت کە ڕۆژانە دەوەرەقە 15 وەرەقەم چینە بەدەفاتر دەستی دەکەوێت حتمما دەبێتە مەشاکل لە بینی ژن و پیاوەکە و لە کۆتاییدا دەبێتە هۆی تەلاقدان و سەرگەردانی منداڵەکانیان و بێباوی و بێداچی و مەشاکلی مەحاکیمەکان بڕۆتە مەشاکە بە خۆت مچینە بینی بێت بە هەزاران کێشە هەیە لە ناو مەحاکەمەکان مادەم دەزانن خەڵک ئاوا تووشی کێشە دەبێت لەسەر چاولێکەری ئیتر بۆ بەردەوام دەبن لە چاولێک غەڵەتەکە لە میلەتەکەیە یعنی تو شتێکە زانیم زەرە من ئاگرێک لێ زانراوەکە دەستی بۆ دەبم دەستم دەسووتێنە من دەبێ عەقڵم بەکاربێنم ئەو شتە حدی من قوتی من ئەوەندەیە نابی زیاتر لە حدی خۆم قەناعەتێک بۆ خۆم دروست دەکەم ئەم لەگە ئەو برادەرە ئیش دەکەم ئێستا ئەو دوکانەکە ئیویە ئەمن بە ڕۆژانەش کەم چنە ئیش لەگە بکەم ئەمن نابێت چاولێ بکەم بچم
برێم وڵی ئەو سیارەی باشی هەیە ئەمش دەچم سیارێکی دەردەین لە بۆم من دەرنانی قەناعەتێک بخۆم دروست دەکەم بۆ ئەوەی هیوات پاسکلا ئەتوو بە ئامیەکەی وەردەگرن نەک بە تەنای ئەجا ئەو شتانە زۆر غەڵەتە یعنی ئەم قەناعەتێک بە گوێرە ژیانی خۆم دروست دەکەم هەم سەرم نایەشی هەم مەشاکلیشم بۆ دروست نابی و هەمیش ئارامتر دەم ژیانم بۆ نمونە من دەتوانم سیارم هەبێ خانووی خۆم هەبێ بەڵام برایەکەم ناتوانێت ئەگە برایەکەم چاو لەم کە ڕەنگە ژیانی بفەوتی هەم ژیانش دەڕوا و هەم ناگە بە هیچیش ناگاتە لوتکەیەت و لە خوارەوە تۆزێک بە قەناعەتێک بژی لە خۆت ژیانێکی ئارام لە خۆ دروستکە ئەمن بە هەموو ڕۆژە ناسمە مەتاعیم چاولێکەش بەشەشی ئەوەیە کە قەنەعات نمایە قەناعەت هەر نمایە نەک هۆکاری قەناعەتە هەر نماوە نا وەڵی ئەوەی بڕێک ئارامی لە خۆی بێ ژیانەشی ها کەزای و ئەوانەی متەدەینن ئەمن لەگاوان ئەوەی لە خوای بتەسی ئەوە شتشکەیە لە خۆی لەگە خوای خۆی دێ قەناعەتمەیە خوا دیارە قسمەتی منەوە دەدایە بەعامەکەی بەس ئەوەی دنیایەکە هەمووی دەیەوێ بگاتە لوتکە مچینە دە قادر مەسەر کە دەیەوێ بیستکە بیستەکەش دەبڕی دەیەوێ بیکاتە 50 لە 50 تێر نابی لۆستەتی دەڕوە ئێوە حتا کۆتایی ژیان کاتێک دەمری کوردی هەیە دەرێک کەس لە پڕک نابتە کوڕک بەڵام ئێستا دەیانەوێت لە پڕەشی بنە لە پڕک بە حرام بێ بە دزیبی بە زەلام کوشتن بی زۆر جار کوشتن بۆ لەسا ئەو ژیانەیە ینی لەسا ئەو تەماحکاریە خەڵکی کوشتووە لەسەر لە پێنا بارە چاولێکەری بەگشتی چۆن بەسەنگی چاولێکەری بەگشتی دوو لایەنی هەیە یەک لە باش یەک لە خراپی ئەگەر ئەمە لایەنی باشەکەی وەربگرین بەرێ چاولێکەری بکە لە ئینسانێکی مەسەلەن بەدین معاولە بکە لەوی زیرەکتر بی لەوی زیاتر متابعاتە بی لەوی زیاتر ڕێنمایەکانی دینی جێبەجێ بکە چاولێکەری بکە مەسەلەن لە بۆ خیندن با مندارەکانت وەچ منداری مقابلی خۆی با زیرەکتر بی ئەوە هیچ شێشەک نییە بەڵام چاولێکەری ئەتوو مەسەلەن ئەمن والیداتەکەم مەسەلەن 20,000 دینارە میسال نابی چاولێکەری لەگەر کابرای چکەم والیداتی دووهەنچی منە 40,000 دینارە وەنیا چکە مارد وێران دەکا و حالەتە ناکرێ تووشی کێشە دەبی کێشەی مەشاکیلی مارێ و عائیلی نەتیجەکەی زۆر خراپ دەبی ئەگەر چاولێکەری بۆ شێوەی بی ئەگەر چاولێکەری هەبی بۆ شێوازەکە باسی دەکەی ئیتلانەیە خێزانێک هەڵ بۆشێتەوە هەر بە تاکید ممچینە یعنی زۆر جار جەمان لێ بۆ مەسەن عیلە کات چ عیلەش لە خۆی دەورەمەندتر دەکا ژنەکەی دێت و یەکسەر لەگەر پیاوەکەی دەست بە کێشە دەبی و قسەک لەوی شەیتانیش دەکەویتە بینیان و ئەو کاتە فەزیعەت دەقەومی مەسا دەبینین قەنەفەکەی ناوماڵیان تەلەڤیزۆنەکەی ناوماڵیان کەوەنتەرەکەی ناوماڵیان هیچ عیبێکی نییە بەڵام ئەمساڵ دیکۆرێکی جوان هاتووە دیکۆرێکی نوێ هاتووە ئیتر ماڵێک ئەو دیکۆریانێ ئەوش دەوێت چاو لەوان بکات لە کاتێکدا ئەوەی خۆی هیچ کێشەیەکی نییە بە تاکیدە وایە چاولێکەری لەو عەلەتان هەرگەڕاوە سەرمالیەکەی داراییەکەی من گوتم یعنی ئەگەر هەبی ئینسان با سەرفکە بەڵام نابی لە خۆت زیادە ئیسرافی بکەیت بەخۆی لە دینی ئیسلامەتیشدا دیارە یعنی خۆ چاو لە هیچ کەسێک کردووە زەرت کرد بێ بڵێ جارش کە چاو لە کەس ناکەم بتاکید لە ڕووی زەرەر چاولێکەریم نەکردو بەس چاولێکەریم کردە تەنها لە بۆ وچ باسم کرد لە بۆ زیرەکی مندارەکانت با زیرەکتر بن لەوی چاولێ بکە لەوەی زەرەر ناکێت و بەڵام زەرەر دەکەی لە ڕووی دارایی با ئێستا خۆت زۆر حەز دەکەی چاو لە چێ بکەیت چ کەسێک چ کەسایەتیەک والله چاو یعنی دەربارەی بابرێمەوەکو و دینداری قەزدت والله ئەم لەوەی زۆر عەسوودم بە من بی لە هەم کەسێکی بەدینتر بم چاولێکەریم هەیە بەڵام لە ڕووی مادە وا دەزانم چکە قسمەتی خوایە چەندی دایتە تو ئەوەندەشی دایتەوی ممچین بێ ئەگەر ئەتوو لەو مالی زیاترت هەبی تووشی کێشەک بی دانیشتن لەگەڵ منداڵ وا باشە ینی فێری بکە ئەگە چاوی لە کەسێک کرد لە خۆی باشتر بێ لە خۆی نمونەکی بەرزتر بێ تاوەکو ئەویش ڕەوشی باشتر و ئاسی خوێندەواری بەرزتر بێتەوە بەڵام ئەگەر ئامۆژگاری نەکرێ و ڕێنوێنی نەکرێ ڕەنگە چاو لە کەسێک بکات دواتە سەرگەردان بێت بە تاکید ئینسان کە منداری هەیە بەڕاستی چەند مندارێت هەوەندە خەمەت هەیە ئەتوو دەبی معاولە بکەی لەگە مندارەکانت دانیشی قسەیان لەگەر بکەی هەم برادەر بێ هەم باوکو مندارەکان تەطبیق بکەی لە هەندێک عەلەتێ وەکو برادەر بی دەبی
چکە با کێشەکانی لە بۆت باس بکە کە کێشەکانی باس کرد ئەتو بەجێری ئیمکانیت دەتوانانی کێشەکانی لە بۆ چارەسەر بکەیت ئەو منداران لەناو منداری لەناو هاوڕێەکانی خۆی زۆر سەرکەوتو دەبی بە تاکید بە لەوەی کۆتا پرسیارمەوەی زۆر جاران دەبینین کە خەڵکێکەیە توانایە دەکاتە دوژن و سێژن کابرا دەبینی هیچ کێشەی لەگەڵ خێزانەکەی خۆی نییە بەڵام دەبینی برادرێکی کردیتە دوژنەوەیش دەرێمیش دەکەمێ ئەوجا قەیدی نەکردیتە دوژن ینی ئەتو نابی یەکسەرە تو تەطبیقەکەی مچینەوە برادرە زۆر پەشیمانە چکە عالەتی دارایی باش نییە یعنی قەیدی چییە ئینسان خۆ لە ڕووی شەرع زۆر شتێکی باشە ئەتە دوژن لە ڕووی چاولێکەریەوە خراپە لە ڕووی چاولێکەری خراپە لە مستەوای خۆت نەبی ئەم کابرای مەسەن کابراایەک مۆزەفەکە بە 500,000 ئیش دەکا معقول نیە بچی بکاتە دوژن و سێژن ئەگەر هیچ کێشەچی نەبی مندارە هەیتی شتا هەیتی هیچ کێشەچینەوە کێشەی لە خۆی کڕی بەس کابراایەک تاجیرە مەسەڵەن مانگەک لێرێ مانگەک لە سینە مانگەک لە دووبەیە ئەوە شتێکی شەرعیە و ئیمکانیەتی هەیە و دەتوانی یعنی بەڵای زان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانینی بەشێ لە وڵاتیانی شاری هەولێر بوو لەسەر چاولێکەری بەڵای وڵاتیان دەڵێن چاولێکەری لە هەندێک شتا باشە ئینسان چاو لە بەرامبەرەکەی بکە لە ڕووی دینداریەوە لە ڕووی ڕەوشبەرزیەوە لە ڕووی دەستپاکی و دەمپاکیەوە ئینسان باشە چاو لە بەرامبەرەکەی بکە بەڵام بەداخەوە زۆر جاران چاولێکەریەکە بۆ کۆمەڵک بابەتی دیکە خراپە دەبینێن خەڵکێک هەیە ئۆتۆمبیلەکەی خۆی دەگۆڕێ خانووەکەی خۆی دەگۆڕێ جلوبەرگەکەی خۆی دەگۆڕێ تەنها ئەوەیە چاو لە خەڵکی دیکە دەکاتن موبایلەکەی هیچ عیبەیەکی نییە و هیچ کێشەیەکی نییە بەڵام ئەمساڵ موبایلێکی مۆدیل و دەرچووە برادەرەکەی برایەکەی خوشکەکەی هەیتی ئەویش چاوی لێ دەکا چاولێکەری ژیانی بەشێکی زۆر لە وڵاتیان دەشێوێنێتن ڕەنگە بەهۆی چاولێکەریەوە بەشێک لە خێزانەکان هەڵبوەشێنەوە دەبینین لە نێو ماڵێکدا ئافرەتێک کە دەچێتە ماڵی خوشکەکەی بەشێکیان دەچێتە ماڵی خوشکەکەی ماڵە خزمەتیان ماڵە خوشکەکەی خوای گەورە پێی داوە چاو لەوان دەکات لەگەڵ مێردەکەی تووشی کێشە و گیر و گرفت دەبین لە بەرامبەردا برایەک کە خوای گەورە نیعمەتی بە برایەکی تۆ بەخشیوە بە توی نەبەخشیە چاو لەو برایەت مەکە چونکە تۆ ناتوانانی وەکو ئەو هەنگاو باوی بەڵام دەتوانی قەناعەت بە خۆت بینی و لەسەر ئەو بەشەی کە هەیتت بەردەوام بی خۆ تووشی قەرزداری و شەرمەزاری دەوروبەر نەکەی هیوادارم لە شتی چاک و باشدا چاو لە خەڵکی بکەین بەهرە و تواناکانی خۆمان بدۆزینەوە ئینسان ئەگەر توانی تاقی خۆی بدۆزێتەوە دڵنیام سەرکەوتوو دەبێ کەمێک ئارام بگرێ خوای گەورە سەرکەوتوی دەکات بەردەوام بێ لەسەر ئەو توانانەی کە هەیتی ئیتر ڕۆژێک دادێ ئەویش نمونەیەکی جوان دەبی و خەڵک بۆ جوانی بۆ نمونەی جوان نمونە بەو کەسە دەهێننەوە تا پرۆگرامێکی دیکان وتان بەخوای گەورە دەسپێرم هەر شاد و کامەران بن خواتان لەگەڵ